ڕۆژانە 50 قن زیاتر لە 50 قن پاشماوەی خۆراکی فراوی هەموو سەد خوێندکارێکی ئێمە لەم شارەیە هەموو سەد خوێندکارێکی ئێمە لەم شارەیە 25 خوێندکاریان خاشاک لەسەر زەوی فڕایان بە هەمیشەیی خۆی واڵێ ئەمڕۆ باسمان لە بەرپرسیارەتی ئێمە کردووە بۆ ژینگە پارێزی و ژینگە دۆستی تایدا لە ناوەڕۆکە ئاماژەمان بەو گۆڕانکاریە جەزریانە کردووە کە لە ئاوهەوای جیهانە ڕوویاوە کە لە ناو ئاوهەوای جیهانە ئێمە بەشێکین لەو ئاوهەوایە کە لە ئەنجامی گەرمبوونی گۆی زەوی و قەتیزبوونی گەرما لە بەرگە هەوایە گۆڕانکاری گەورە دروست بووە لە هەندێک ناوچە لافا و لە هەندێک ناوچە وشکی و وشکە ساڵی و قەحتی ڕوویاوە ئەمەش لە ئەنجامی گۆڕانکاری ناوچە گەورەکانی پستانە بۆتە هۆی دروستبوونی گۆڕانکاریێکی گەورە لە ئاوهەوای ناوچە جیاوازەکان لە هەموو جیهانە و دیوێکی تری باسمان لە هۆشیاری ژینگە پارێزی کردووە لە ناو شاری هەڵەبجە تێستێکی کورت و شەفەوی خوێندکارانمان کردووە کە تایە بۆمان دەرکەوتووە ئاستی هۆشیاری خوێندکاران وەکو پێویست نییە و ئەو خوێندکارانە تێستێکی بەشێکی تێستەکە ئەوە بووە کە ئایا خەڵکانێکیان بینیوە لە دەروی قوتابخانە خاشاک فڕێ بدەن بە کۆی دەنگی ئەوانەی کە وەرگیراون لە 551 خوێندکار نزیکەی لە 1970 ئەڵێن ئێمە خەڵکانمان بینیوە لە دەرەوە هەندێکیان تویان هەندێک جار هەندێکیان ئەڵێن زۆر جار واتە بینینی خەڵک لە دەرەوە بۆ فرێدانی خاشاک لە 1970 تەنها لە 102 خوێندکاران ئەڵێن لە دەرەوە ئێمە خەڵکمان نەبینیوە کە خاشاک فڕێ بدە ئەوەیە تەنها ئەبێ هۆشیار تاک بە تاکی کۆمەڵگا هوشیار بکرێتەوە بەوەی کە چۆن ژینگە دۆست بێ چۆن ڕوبەڕووی ئەم کێشە و قەیرانە بێتەوە لەلایەنی دەسەڵات دارانەوە ئەبێ وزەی جێگرەوە بەکاربهێنرێ و لەلایەن هاوڵاتیانەوە ئەبێ بۆ خۆیان ژینگە دۆست و ژینگە پارێز بن.